ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ من جەمال جەباری لە شاری هەولێرەوە ڕیفراندۆم مافێکی ڕەوای گەلی کووردە. پێم باشە هونەرمەندان سینەماکاران خۆیان بە دەنجی بەڵێ یەکلایکەنەوە بۆ ڕیفراندۆم و سەربەخۆیی. دەنگی بەڵێت خزمەتەوە پێشمەرگی مەدە سەنگەرەوە کە 24 ساعتەوە دەستیان سەدۆری پانگە حمایەن مەتیان. دەنگی بەڵێ خزمەتی بۆ ئایلی شەید ئاینیدی بۆ ئایلیت ئەنفاڵ ئاینیدی بۆ ئایلی کیمیابۆرێن حەنەبچە و گەلمانی نیت ئەس درجاوێتیان کەس دەنگی نەخێر نەدەن. دەنگی نەخێر چ خزمەتی ناینیت دەنگی نەخێر خزمەتەوە بدەینیت یەک دوژمنێ وێ ئاخیر و ملەتەی. هیوادارم هاوڵاتی کورد لەوە بگەن دەوڵەتی کوردی زۆر مافی هاوڵاتی کورد دەپارێزن لەسەر ئاستی ناوەخۆیی و هەرێمی و جیهانی. دووبارە سپاسان دەکەم. هیوادارم هەنگاوەکانمان بەرە و پرسی ئەنجامدانی ڕێفراندۆم سەرکەوتوو بیتن و لێرەوەش دەستخۆشی لە جەنابی سەرۆک بارزانانی دەکەین. هیوادارین هەوڵەکانی بەردەوام بیت چونچێ چەندی بەڕێزیان لە هاوڵاتیان نزیک بن ئەوەندە هاوڵاتیان وریان بەرزتر دەبیت و زیاتر سقیان بەخۆیان دەبێت. دووبارە سپاسان دەکەم.